بۆیە ضرورە ئینسان کە باسی صحەتی خۆیەکە حەزەکە صحەتی چۆن بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە کە بەیانی هەستاین لە زیکرەکانی بەیانیانە سێجار بڵین اللهم عافني في بدني، اللهم عافني في سمعي، اللهم عافني في بصري، لا إله إلا أنت. خوای گەورە، خوای گەورە بەدەنم ساغکەیت، خوای گەورە چاوم ساغکەیت، گوێم ساغکەیت. ئێستا گاڵتەمان بە مۆزوعانەیە گەنجین جارێ هیچمان لێ نەقەوماوە، بەڵام کە ئەم ئەندامانە وردە وردە پیرە بن و وردە وردە پەکیانەکەوێ و پێویستە بە چاویلکە ئەبێ و پێویستە بە سەماعی ژۆ بێ و پێویستە بە گۆچانە بێ. جازانی ئەندامانە چەند زەرور بوون، ئەندامانە چەند بە ئاسانی هاتن و ڕۆیشتن و لە دەستمان چوون. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم اللهم إني أعوذ بك من سوء الأسقام أو سيء الأسقام. خوای گەورە من پەنا ئەگرم بە تۆ لە نەخۆشی درێژخایەن، لە نەخۆشی خراپ. شکری خوا بکەن ئاوا دانیشتون، شکری خوا بکەن سەرەتانتان نییە، شکری خوا بکەن نەخۆشی درێژخایەنی کوشندەتان نییە، شکری خوا بکەن هەڵەسن و بەکەیتی خۆتان ئەخەون و ئەخۆن و دەسەبەن بۆ خواردن و ناترسن و ڕائەکەن و ڕیازە ئەکەن و یەن و ئەچن. شکری خوا بکەن خەڵک لەسەر عەرەبانەیە، شکری خوا بکەن خەڵک لەسەری کیمیاویایە، شکری خوا بکەن خەڵک پارەی دەرمانەکەی پێ نییە، شکری خوا بکەن مناڵ تازە لە دایک بۆ شەکرەیەتی ئەبێ هەموو ڕۆژێ چەند جار دەرزی لە خۆی بە باوکو دایکەکە جەرگیان ژانەکە لە کاتێکا خواردنیە بەدەستی مناڵەکەی ترەوە ئەبینن مناڵەکەی ئەم بۆی نییە بیخوا. شکری خوا بکەن. ئەمە هەر هەمووی ئالێرە نەیاجێ بێتەوە. خوای گەورە پەنا ئەگرم بە تۆ لە نەخۆشی درێژخایەن، لە نەخۆشی خراپ، لە نەخۆشیە کە پەکم خا، لە نەخۆشیە کە لە جێگەیە بمپێڵێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ بەلای سەحابەیەک ئەو نە زەعیف ببوو، ئەو نە پیر ببوو، ئەو نە لێی قۆما بوو، بەقەدەر یەک فەروخی مابەوە، بەقەدەر یەک مریشکی مابەوە. بێنە بەرچاوی خۆت. ئینسانێ بەقەدەر یەک مریشک ئەبێ بیفڕێن بۆ خەستەخانە دکتۆر جان. ئەمە لە ماوەیەکی کەمە وەزنێکی زۆری ون کردووە، بەڵێ ڕێجیمێ کرد، بەڵام ئاوا نەبوو. ئەم پیاوە 80 کیلۆ بوو، ئیستاکەنە 20 کیلۆی ماوەتەوە. کەس هەیە بەم 20 کیلۆیە بژی؟ کاکە بڕۆ فاسێکی خۆتم بۆ بکە و بی بە نازوورێکیشی بۆ بکەین و فاسێکی ئامزانی سەرەتانی نییە. ئەمە بەس لە سەرەتان دەرەچێ. خواردن نەخوا وەسعی باشە، زوو داخڵیکەن، سۆندەی بۆ دانێن، خواردن کەم بە قورگیا. نا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشخیصەکەی دقیقە. ئەفەرمێت هل دعوت على نفسك بشيء؟ دوعای شەڕێ لە خۆ کردووە. دوعا بۆ دوعا هەیە ئینسان وا لێ بکا؟ بڵێ. ئەڵێی پێغەمبەری خوا من هەموو جارێ دوعا مەکردم خوایە ئەگەر عقوبەیەکت هەیە بۆ قیامەت بۆ داناوم لە دنیایە بۆم پێشخە و لە دنیایە سزاکەیم لێ وەرگرا، با لە قیامەتە بە پاکی بێمەوە بەردەستی تۆ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی سبحانك لا تطيقه. پەناگرم بەخوا تحملی ناکەیت. چۆن تۆ تحملی خواکەیت؟ چۆن چوویتە ئەم مەیدانەوە لەگەڵ خوایە؟ یەکسەر تەشخیصەکەی پێغەمبەری خوا فەرمێت دەرمانەکە و بەغڵەت خواردووە. نە ئەبوایە ئەم دوعایە بکردایە، نە ئەبوایە ئەم هەموو جورعەیە بەم شێوەیە لە دنیایە وەرگریت تەحاچی و ماوەتەوە. فەرمێی پێغەمبەری خوا بڵێم چی؟ ئەفەرمێ بڵێ ئەی باشتر نەبوو بڵێیت ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. پێغەمبەری خوا دوعای بۆ کردو، ئەویش دوعاکەی خوێن و چابەوە بۆ بە ئینسانێکی تر نەخەستەخانە و نە چاودێری ورد و نە سۆندە و نە مۆغەزی و نە عەمەلیات و نە دەرمان هیچ، بەڵام دیار بوو ئەم بەغەڵەت حاڵی ببوو کە ئەبێ خوای گەورە هەرچیەکی کرد تۆڵەکەی لە دنیایە لێ بکاتەوە. نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بە جوانی چارەسەری حاڵەتەکەی بۆ کرد. چەندمان هاتووین پەنا بۆ ئەمە بەرین، چەندمان هاتووین لە کاتی نەخۆشیە داوا بکەین لە خوا کە شیفامان با، چەندمان هاتووین لە کاتی نەخۆشیە بڵین وئیدا مەریض فهو یشفین. ئەم دەسە بەرزەکەینەوە پێشەوەی کە ئەم دەسە لە دکتۆر پانکەینەوە، پێشەوەی لە ڕێکخراوێکی خێرخوازی پانکەینەوە. ئەی ئەم دەسە بۆ لە خوا بەرزینەکەم و پانیکەمەوە بڵێم خوایە ئینی مەسەنیە الشەیطان بنصب وعذاب. خوای گەورە من لێم قەوما و نەخۆشم،
پێشەوەی کە محتاجی دەسی دکتۆر و دەرمانم کەی خوای گەورە شفاکە تەنها لە خۆ داواکەم کە چووشم بۆ لای دکتۆر ئەو تەنها بە سەبەبێک کە زانم ئەگەر نازانم شیفا و عیلاج و هەموو شتێ لای تۆیە چەند خۆشە ئاوا بیرکەینەوە ئەم سیحەتە ئەم لاشەیە کە خوای گەورە بۆی داناوین هەموو ڕۆژە دوعای بۆ بکەین کە خوای گەورە بۆمان پارێزێ چکە خۆشەویستەکەم ئەم لاشەیە ئەو سیارەیە ئەو باربەرەیە کە هاتوویت و سوار پشتی بوویت و سوکانەکە و گرتووە چێ سوکانەکەی گرتووە ڕۆحەکەت لە هەر شوێنێکە ئەم سیارەیە پەکیکەوە بێ ڕۆحەکە و دەرچێ بەرز بێتەوە کە ڕۆحەکەش دەرچوو لاشەیەکی ساردەوە بووی بێکەڵکی بێجوڵە ئەمێنێتەوە بۆیە ضرورە احتفاظ بەم لاشەیەوە بکەین ئەم لاشەیە باربەری ئێمەیە ئەم لاشەیە ئەو دابەیە کە سواری پشتی بووین و ئەمانگەیەنێتە مەنزڵ لەبەرەوە نابێ هەروە بە ئاسانی دەست بەرداری بین نەخۆش بێ هەرچیەکی لێ بێ ئێمە ئیستاکێنە هاتووین لە ژیانە بەمەوە ئینسانین بەمەوە لە دنیاین بەمەوە گوزەرەکەین کە ئەمە دەرچوو ڕۆح دەرەچێ کە ئەمە تەواو بوو کۆتاییمان پێدێ بۆیە ضرورە لاشەمان تەندروست بێ ضرورە بڵین ربنا آتنا في الدنيا حسنة ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نقطە حساسەکانە تات لەو خاڵانە ئەدا کە تۆ بیری لێ ناکەیتەوە